ڕەنجە عەلی منداڵێکی توشبوو بە نەخۆشی داونە لە هەڵەبجە. بەڵام شۆفێرێکی باشە. ڕەنجە بە منداڵی پزیشکەکان بە باوکیان گوتووە تا تەمەنی 18 ساڵی کۆچی دوایی دەکات، بەڵام ئێستا تەمەنی 32 ساڵیەتی و شۆفێری دەکات. ڕۆشتن بە سلێمان ملالە دایمە لە پێشی سارۆ بوو، دایمە هاتی با بڕاتە پێش ساوسەی ساحب قەزان چیەکە و چی ناکە و ئەترێ باید جەلامی لە پێشە وایە من دەرمان نەکەم کاکە ئەبێ ڕەنجە بێتە پێشەوە هیوایەتێتی ئەتێ لە دەم شتان فکرەی وەرگرت و تر ناسرا و خزم و کەس و کاری ژاهات بێڵیان خۆشیانەویست ماڵیان ناوا بێ لەگەڵەوە تێ بەڕاستی من نەمەوێرە بێمە دەچی و حەج بە هیچ شوێ نەمەوێت لەو کاتەس کەم سارەمان بوو وڵاتر ماوەی وتم کاکە من دەری نانێ ڕۆشتم بە بلاولا وایە لە پێشەوە وایە ڕۆژ وتم ئاوەرت کاکە چون بۆ لەبزی تازە تمرە چەرکەوە یا ئەوەتا بە ساغ و سەلامەتیە نوێ شینێکمان بۆ وەکەن ئێستا دڵنیام لە خۆم دڵنیاترم من ئەترسم بەس ئەو ناترسی. ڕەنجە ئاوات و خۆزگەی زۆری هەیە، گەنجێکی پێگەیشتووە و گوێڕایەڵە، بەڵام وەک باوکی دەڵێ بار و دۆخە تایبەتەکەی وای کردووە دەبێت زیاتر و زۆرتر چاودێری بکرێت. ئێستا ڕەنجە لە شۆفێرەکەی خۆی دڵنیایە و 2 ساڵە داوای لە باوکی کردووە مۆڵەتی شۆفێری بۆ دەربێنێت. سارەکە من لێخۆم هەتا بۆ سەرەوە و بێنە بۆ خوارەوە و دوایی ئەچین بۆ باقۆچە و بیارە و خوماڵ و چۆچەماڵ و ئەخماوە. باشە ئەی ئیجازەی ساقی وەیە؟ ئەی چۆن لە پێشە من ئیجازەش درەخەم ئەوە تەسکەرەکەمە ئەوە هەویەکەمە. داون یان مەنغۆل بڵاوترین نەخۆشی کرۆمۆسۆمیە. نیشانەکانی خۆی لە دواکەوتنی گەشەی جوڵا، بیرکۆڵی، کورتەباڵایی و چەند نیشانێکی دیکەدا دەبینێتەوە. لە هەرێمی کوردستانیش تا ساڵی 2018 نزیکەی 3000 حاڵەتی ئەم نەخۆشیە تۆمار کراوە. ڕەنجە هاوشەوەی مناڵانی دیکەی ئاسایی دەیان خەون و خەیاڵی بۆ گەورەبوو نەبوو، بەڵام بە منداڵی ئارەزووی شۆفێری بوو، هەر بۆیە هەر لەم دنیا باوکی ئارەزۆکەی بۆ هێنایەدی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.